بەیانیتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنەکەن ڕۆژێکی باش دەست پێ بکەن بەیانی تۆش باشترۆبەن بەو هیواین کام ڕۆژێکی باش بێ بۆتان تەندروستێکی باشتان هەبێ و وزەیەکی باشیشتان هەبێ ئەم ڕۆباسی ژینگەتان بۆکەین ئەو ژینگەی کە هەر مافی ئێمە نییە وەکو ئێمەی مرۆڤ ژینگە مافی هەموو بوونەوەرەکانی دیکەیە بەڵام ئەوەی کە لەسەر ئێمە و بەرپرسیارەتیە پاراستنیەتی بۆیە لە سەرەتاوە یەکسەر باسی ژینگەم کرد چونکە گرنگە پێویستەکە کە ئەمڕۆ تەوەرەکەمان لەسەرەوە بێ و گرنگی زیاتری پێبین و باسی هەموو لایەنەکان و پاراستنیشی بکەین ئەمە تەوەری سەرەکی پرۆگرامەکە بێت. سڵاوتان لەبێت و بەیانیتان باش بۆ هیوایکە لە هەرکوێکن لەشتان ساغ بێت دڵێکی شاد و خۆشحاڵشتان هەبێت. جا ئەوەی کە هاژە ئاماژەی پێدا دروستە باسی ژینگەکەین ئەو ژینگەی کە هەرێمی کوردستانی شەیەتی یەکێکە لەو ژینگانەی کە لەم جیهانەیە و مەترسی لەسەر سەوزاییەکەی بەڵام لەگەڵ ئەوەشدا هەوڵێکی زۆر دراوە کە ئەم ژینگەیە بپارێزرێت هەر ئەوەش نیشانەی خۆیەتی کە باس لەوە بکەین لە هەرێمی کوردستان چەندە گرنگی بە بەرهەمە کشت و کاڵەکان دەدرێت جاگەر ژینگەیەکی سەوز و باشت نەبێت و ژینگەیەکی پارێزراوت نەبێت ناتوانانی کشت و کاڵێکی باشت هەبێت کە کشت و کاڵێکی باشیشت هەبوو ئەو کاتە تۆ پیشەسازی و داهاتی باش باڵێ زیاتر هەر لەناو پرۆگرام ئەم بەیانیە باسی زۆر بابەتی دیکە دەکەین کە پێیوەستە بە ژینگەوە بۆ نمونە باسی هەنگوینی کوردستانی شەکەین. جا لەگەڵمان بن جگە لەمانی کە ئێمە وتمان هەڵبەت بابەتی دیکەش ئامادەیە بابزانینەوە بابەتانی دیکە چی. لە ڕێوڕسمێکدا بەرهەمی هەنگوینی خۆماڵی هەرێمی کوردستان بە بازار کرا و هەنگەوانانیش بە هەناردەکردنی بەرهەمەکانیان بۆ دەرەوەی وڵات خۆشحاڵن. بەهۆی وشک بوون و لە ناوچوونی بەشێک لە دارەکان هەڵمەتێکی چاندنی 4,000 نەمامی سنەوبەر لە چیای هەیبەت سوڵتان لە کۆیە دەستی پێکردووە. لە ڕێوڕسمێکدا لە ئۆسلۆی پایتەختی نەرویج خەڵاتی نۆبڵ یاشتی بۆ ساڵی 2023 پێشکەش بە کوڕکچی نێرگس محەممەد براوەی خەڵاتەکە کرا. سەرەتا ئاماژەمان بە ژینگەی هەرێمی کوردستان کرد هەر سەرەتای بابەتەکەشمان کە ئەو راپۆرتێکە ئامادە کردووە هەر لەسەر ئەوەیە کە ژینگەی کوردستان ئەوەندە لەبارە هاژە ئەو بەرهەمە خۆماڵیانی کە بەرهەم دەهێنرێت لە هەرێمی کوردستان ئێمە حەز ئەەکەین بەکاریبێنین ئەمەندە جوانن ئەمەندە بەرهەمێکی باشن ئۆرگانیکن و زۆر لالایەن سروشتی هەرێمی کوردستانەوە تەواوی ئەو پێکاتانی کە پێویستە لە خۆراکەکە هەبێ هەیەتیانە جگەلەوەی کە هەناردەی دەرەوەی هەرێمی کوردستانی ئەکرێت بۆ ناوخۆی هەرێمی کوردستانیش سوودی لێوەرەگرێت چکە ئەو بەرهەمانی کە جوانن زۆر جار کە هەناردەکرێن شاز و باشەکانە چنە دەرەوە بەڵام هەرێمی کوردستان وانە شتی باشی چۆن بۆ دەرەوە بوێت بۆ هەمان شێوە بۆ ناو وەتە لە بازارەکانی ناوخۆش بەردەستە بەڵێ بۆ هاوڵاتیانی دەوێت هەنگوینەی کە لە هەفتەی ڕابردوو بوو کە بڕی 2 تۆن هەنگوینی خۆماڵی ئەو هەنگوینەی کە لە شاخەکانی کوردستانەوە لە ڕێگەی فڕۆکەوە ڕەوانەی وڵاتانی کەنداو کرا لە ڕێوڕسمێکدا لە قۆناغی دووەمە هەنگوینی کوردستان لە بازارەکانی ناوخۆی کوردستانیش نمایش کراوە چونکە ئیتر لە مەولا لە ناو ڕەفەکان نابێ و ئەو هەنگوینەی کە نەردراوە جۆرێکی باش سروشتی و ساغە هەمان هەنگوینیش لە ناو ڕەفەی مارکێتەکان بەردەستە بێ بۆ خۆمان بۆیە هاوڵاتیان ئیترەتوان لەمەودا بەرهەمی خۆماڵی هەنگوین بەدەست بهێنن و یاخود ئامادەی بکەن بۆ فرۆشتن و هەنگاوانەکانیش پشتیوانی ئەو هەنگاوانە منە بکەن کە هۆکارن بۆ زیاتر گرنگیدان بە بەرهەمەکانیان و بازاڕەکانیان واتە ئەو هەنگاوانانەی کە ئەزمونێکی باشیان هەیە هەنگەکانیان بە گوڵی سروشتی لە چیاکان ئەو خۆراکە وەرەگرن و هەنگوینێکی ساغی پێدروستەکەن ڕێنمایی ئەو هەنگاوانانە بکەن کە تازە چنە ناو بوارەکەەوە ئەمە گرنگێکی زۆری هەیە بۆ ئێمەش بە گرنگمانزانیەوە لە پرۆگرام بەم راپۆرتای خێنە بەردیدیەوە. سەرەتایەک بۆ بەرهەمی زیاتر و جۆری زیاتر لە قۆناغی یەکەمدا پرۆسەی هەناردەکردنی 2 تۆن هەنگوینی خۆماڵی دەستی پێکردو ڕەوانەی وڵاتی قەتەر کراو ئێستا لە بازارەکانی ئەو وڵاتەیە هەر لە دەرەوەنا لە قۆناغی دووەمدا هەنگوینی شاخەکانی کوردستان لە بازارەکانی ناوخۆش بەردەستە و دەفرۆشرێن بە پاکێجینگێکی جوان ئەمەش بۆ پشتیوانی هەنگەوانانە لە ناوچە جیاوازەکانی کوردستان کە هەنگوین بەرهەم دەهێنن. ئەم هەنگاوانە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نۆیەم
و بۆ وەزارەتی کشتتوکاڵ هەنگاوی زۆر گرنگ و استراتیژین کە ئەمە دەستپێکێکە بۆ ئەوەی ئێمە بتوانین لە ئایندا دەرگای بازاڕەکانی دنیا بەپێی ئەو مواسەفاتانەی کە لە ئاستی دنیادا خواستی لەسرە. ئەمە بەشێکە لەو بەرنامەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان دەستی پێکردووە بۆ دۆزینەوەی بازاڕی نێودەوڵەتی بۆ بەرهەمە ناوخۆیەکان. ئەحمەد و دایکی هەنگەوان وەکو دوو هاوسەر کاری هەنگاوانی دەکەن. بەهۆی ئەم هەنگاوانەوە بۆ بە بازارکردنی بەرهەمی خۆماڵی ئێستا کارەکەیان زیاتر خواستی لەسرە. بێگومان پرۆسەیەکی زۆر گرنگە، یەکەم جارە لە مێژوودا کە سەرۆکی حکوومەتێک ئاوا گرنگی بە بەرهەمی زووتیارانی ناوخۆ بدات و لە دەوڵەتانی دەرەوە بازاڕیان بۆ بدۆزێتەوە و سەرپەرشتیاری پرۆسەی هەناردنەکە بکە. بەڕاستی بۆ ئێمە شتێکی مێژوویی بوو و زۆر سپاسیان دەکەین و بە گرنگی دەزانین و ئەمەش بەڵێن دەدەین بە گوڕوتینێکی زۆر زیاترەوە لە جاران بە بەرهەمێکی جوانتر و باشتر و زۆرترەوە ئینشاءالله بە پشتیوانی خوای گەورە و هیمەتی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت لەگەڵمان بەردەوام بێ بۆ ئەوەی هەمیشە بە گوڕوتینەوە بین. زووتیاران شتێکی نمونەی و گرینگە زۆر خۆشحاڵیە جێیشان ئازیا دەستخۆشیان لێ دەکەین. هەنگوین جوان بەرهەم نابێت کە حکوومەتی هەرێم بیەوێت هەناردەی وڵاتانی بکات، بەڵکو بەردەوامە بۆ دۆزینەوەی بازاری نێودەوڵەتی بۆ بەرهەمی خۆماڵی بۆ ئەوەی جووتیاران پەرا بە بەرهەمەکانیان بدەن. هەر وڵاتێکیش بەرهەمێکی هەیە کە تایبەتمەندە بە وڵاتە. حکوومەتی هەرێمی کوردستانیش دەیەوێت هەنگوین ببێت بە براندێکی دیاری جیهانی و کوردستانی پێ بناسرێتەوە. شەیمە بایس، کوردستان 24 هەولێر. ڕێکخراوە ناحکومیەکان بەشێکی گرنگ و کاریگەرن لە ناو کۆمەڵگەیە، بەڵام ئایا ئەو کاری کە ئەیکەن تا چەند جێگەی خۆیەگرێ و هەستان بۆ بەرپرسیارەتی کە هەیەە تا چەند بۆتە هەنگاوێکی باش لە ناو کۆمەڵگەدا جا لە هەر بوارێکا بێ. سەرۆکی فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان باسیێواکە کە بەهۆی ئەو استراتیژە گرنگەی کابینەی نوێم هەیەی پاڵپشتی سەرۆکوەزیران خودی سەرۆکوەزیران لەو ماوەی 2 ساڵی کە دەست بەکاربوونیان و هەتا ئێستاش دەیان چالاکی استراتیژی و گرنگ لە هەرێمی کوردستان ئەنجام درراوە. هەر ئەو باسیەوە شکات کە بەهۆی چاکسازەکانی کابینەی نوێمە کە خەرجی ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستان بۆ ساڵی 2022 زیاتر لە 5 ملیار و 565 ملیۆن دینار بووە. ئەم ژمارەیە یاخود ژمارەیەک ڕێکخراویش بەهۆی سپیکردنەوەی پارەدراونەتە دادگا و فەرمانگەکەش پلانی کاراکردنی یاخود کارکردنیان لە داهاتووە هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر، بیری توندڕەوی و توندوتیژی خێزانی. ڕێگای کارکردنیان بۆ ئاسان بووە. سەرۆکی یەکێک لە ڕێکخراوە ناحکومیەکانە لەگەڵ کابینەی نوێیەم ئەوانیش کەوتونەتە خۆ تا چالاکیەکانیان فراوانتر بکەن. کارکردنیان لە بواری مرۆیی هەڵبژاردووە و هەوڵ دەدەن بتوانن ئومێد ببەخشنەوە. ئێستا لە چوارچەوەی ستراتیژەتی فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان پرۆژەکانیان جێبەجێ دەکەن. فەرمانگەکە وای کردووە لەو شوێنانەدا پیرۆژەیان هەبێت کە پێویستە. لەگەڵ کابینەی نوێمدا تەخشان و پەخشانکردنی داهات و ناڕێکوپێکی لە چالاکی و ئەجێندای ڕێکخراوەکاندا نەماوە. بەڕاستی جێگەی خۆیەتی برای بەڕێزم کاک بارزان ئەکرم منتک دەستخۆشی لێ بکەم. خۆی و ستافە جوانەکەی بەڕاستی لیدەرێکی باشە، کاریگەری زۆر باشی هەیە بۆ هەم فەرمانگە هەم هاوکاری ئەمرۆیی بۆ خەڵکان و هەم ئەو ڕێکخراوانشی کاوکاری. فەرمانگە خاوەنی دڵێکی باش نەبێت، بەڵێ ئیداریە حکومیە ئەتوانن ینی لە بەرامبەرەوەی کە دەسەڵاتێکیانی ئیشکەن، بەڵام باوەڕم پێ بکە کاری ڕێکخراوی هاوکاری مرۆیی ئەگەر دڵێکی باش نەبێ ناتوانانی کاری باش بکی. بۆ پیشاندانی 2 ساڵ بەرهەمی کارکردنیان کۆبوونەتەوە. ستراتیژەتی کابینەی نوێم و پاڵپشتی سەرۆکوەزیران 2 ساڵ پر بەرهەمیان دەستکەوتووە. لە ساڵی 2022 بۆی ستراتیژەتی کابینەی نوێم خەرجی ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستان زیاتر لە 550 ملیار دینار بووە کە بۆ پرۆژەی هۆشیارکردنەوە و هاوکاری مرۆیی و چەند پرۆژەیەکی دیکە خەرجکراوە. لە هەرێمی کوردستان 5336 ڕێکخراوی ناحکومی تۆمارکراون، 466 ڕێکخراویان بیانین. بۆ داهاتووش ستراتیژەتی کارکردنیان ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر و بیری توندڕەوی و توندوتیژی خێزانیە.
پرۆژەشیان تایبەتە بە بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەر لە ڕووی مەترسیەکان لە ڕووی شارکردنەوەی کۆمەلگا و پرۆژەش دیکەش بەرەنگاربوونەوەی بیری توندڕەوی توندوتیژی و جەختکردنەوە لەسەر پێکۆژیان و ئاشتی و ئاشتەوەی کۆمەڵایەتی خەرجی ڕێکخراوەکان لە ناو هەرێمی کوردستان نزیکەی 2 ئەوەندە زیادی کردیا ئەوش لە ڕێگەی ئاراستەکردنی ڕێکخراوەکان و ناسانی پێداویستی ناوچە دوورە دەستەکانی هەرێمی کوردستان بە ڕێکخراوەکان. بەهۆی استراتیژێتی کابینی نوێم بۆ کاری ڕێکخراوەکان ئێستا داهاتی ڕێکخراوەکان زۆر کەمی کردووە بەڵام کار و چالاکی و خەرجەکانیان زیاتر بووە ئەمە لە کاتێکدایە پێش کابینی نوێم ڕێکخراوەکان داهاتێکی زۆریان هەبوو بەڵام کار و چالاکی و خەرجەکانیان زۆر کەم بووە. وەشمان ساڵق کوردستان 24 هەولێر. دروستە دوێنێ دهۆک بەڵێ بەردەوامە دوێنێ دروستە ئێمە میوانی تایبەتمان هەبوو لەسەر ئەوە کە سەبارەت بە فستیڤالەکە زانیاریمان وەرگرت بەڵام ئیدی فستیڤالەکە دەستی پێکرد و ئێمە پرۆگرامان پێشکەش کرده بوو لە دوای ئەوە بابزانین چی لە ناو فستیڤالەکە ڕوویداوە بۆیە بۆ ئەمڕۆ راپۆرتێکی تەواو ئامادە کراوە پاس لە دەمین فستیڤاڵی فیلم لە دهۆک ئەکات کە بەڕێوە ئەچێت ڕۆژانە چەندین فیلم نمایش دەکرێت لە بەشەکانی دۆکۆمنتاری فیلم و فیچەر لە هەمان کاتیشە لەلایەن ستافی فستیڤالەوە چەندین پانێڵ و وەرکشۆپ بەڕێوە دەچن. کاروان ئێکش خۆبەخشێن فیلمەڤیستاڤاڵە دهۆک یا نێودەوڵەتیە. ئەوی حەزەکە زێدە ji بۆی کاری هەیە و ئەرکێویژی فۆتۆگرافەریە. ڕۆژانە بوو دەما چەندین دەمژمێران لە ناوا vê holêda mijîlî wênegirtina ekter û hunermend û sînemakaran e. Ev vîstavola hene ku berhemê porapitra xwe ye û min jî wek fotograferek miviya xwebexşî bikare vê vîstavola rabim û her wesa xizmeta bajarê xwe bikem her wesa xizmeta vîstavolê bikem wan wênê ku ez bigirim ku li sosyal medyayê belava bim. Ev jûre ya pireş kesanên xwebexş ku şev û rojan ji bo ciwanîşandana filmevîstavala dihûkê kar dikin. Ewil ser çendîn beşên cuda cuda hatîne parvekirin û her yek ji wana erkek pê hatiye rastbardin. ساڵانە ژمارەکە زۆر یا خۆبەخشە پێشکەشی فیلمەڤیستاڤاڵە دهۆک دکەن بۆ ئەف ساڵەژی پتر ji 300 کەسەوە پێشکەش کرد بۆ ژوانە پتر 100 کەسەوە دینە وەرگرتن و پشکێت جدا جدایە ویستاڤاڵê شودکەن بۆ نمونە فۆتۆگرافی چەندین کەسە لێ شودکەن سۆشیالێ پێشوازیە مهوانە نافۆلێدا وەرگێڕانێ. Filmevîstavala dihûk ya nêvdewletî ji bilî ku şaya dihûkê bikete navendeka mezina hunerî sînemayî et heman demê da ji rûyê pêgehandina şiyanên mirovî jî ve xizmeteka baş pêşkêş kiriye û gelek kadirên baş di buwarê sînemayê da pêgehandîne. Ev curekî koprêka van xwebexşan êdî dihûkê pêwîstî bi kadirê biyanî nemaye. ئەو بەڵاڤک و ڕۆژنامە و کار و چالاکیان لەسەر فیلمەڤیستاڤاڵە دهۆک و نێودەوڵەتî têne بەڵاوکردن berhemê ked û mandîbûn van xwebexşan e yên ku bû dema çend salakan e bî wergirtina hîç beramberekî kar ji bo serxistin û berdewambûna evê filmevîstavalet dikin ya ku bûye ji derekê pêz ji bo vejandina kertê sînemayê herêma Kurdistanê û her çar parçeyên Kurdistanê. Masfarmêlî Kurdistan 24 dihûk. باسی ناوچەیەکەکەین کە کەم لە ئێمە نەمان بیست بێ لە ڕوویەکەوە کە ڕۆژگارێک بوو ناوچەیە خۆت شوێنێکی زۆر گەرمی خەبات و شۆڕشی کوردستان بووە کەوترێ دارستانی هەیبەت سوڵتان چونکە چەندین داستانی گەورەی شۆڕشی لەوێەوە سەری هەڵداوە. ئێستام دارستانە کە لە باکووری خۆرهەڵاتی کۆیەوەیە بەهۆی نەخۆشی وشکە ساڵیەوە بەهۆی کەم تەرخەمی گەشتیارانەوە کاتێ چن و وێرانی یەکەن بە دوای خۆیانە زۆربەی دارەکانی وشک بووە شکاونەتەوە ینی وای لێ هاتووە کە دیمەنێکی تەواو وشک بوون و وێرانبوونی پێوە دیارە وە لە پێناو سەوزکردنەوەی دارستانەکە وە زیاترکردنی ڕێژەی سەوزایی لەو ناوچێ لە کوێ بە گشتی هەڵمەتی چاندنی 4,000 داری سنەوبەر لە چیای هەیبەت سوڵتان
لەلایەن فەرمانگە خزمەتگوزارەکانی کۆیە دەستی پێ کردووە. جا کرێکارێکی دارستانەکە و پاوانی کۆیە بۆ کوردستان 24 ئەڵێت بەشێک لە گەشتیاران هەست بە بەرپرسیارەتی ناکەن ئەوان نازانن تا ئێمە دارێک گەورە دەکەین چەند نەڕەحەتی دەکێشی. بۆ پڕکردنەوەی شوێنی ئەو دارانی لە ڕابردوو لە دارستانەکە وشک بوون 3 بۆ 4,000 داری تر لە دارستانەکە دەچێندرێ. ئێرە دارستانی هەیبەت سوڵتانە لە باکووری خۆرهەڵاتی کۆیە. حەمەد ئەمین 15 ساڵە کرێکاری بەڕێبەرایەتی دارستان و پاوانی کۆیە. بەدەم ڕواندنی نەماوەکان دەڵێت ئێمە تادارێک دەڕوێنین ئەرچی زۆر دەچێشی کەچی خەڵکێک هەیە هەست بە بەرپرسیارەتی ناکات و ئاسان دەیانشکێنێ. هەموو کەس وەکو یەک نییە بەس بەخۆی هەشە نایپارێزی نارەمە دەرە منداڵەکەی بەرڵا دەکات دەکەوێتە ناوی ئێستا ئێرە ئەو تۆپانی لە ناو بکەیت چی لێ دێ پێش مندا بەرڵاکەی ناوی تۆپانی لێکە چی لێ دێ هەوی بلاقانەوە دەبێت یان هەیە بە سیارەکەی بە سەری دەکەوێت دەی شوێنێ خۆ کەس نازانێ من ئەو ڕاتم ڕۆژکە نایەمەوە ئێرە. نەخۆشی وشکە ساڵی و هاتوچۆی گەشتیاران هۆکارە بۆ وشکبوونی بەشێک لە دارەکان تەمەنی هەندێکیان لە 10 بۆ 15 ساڵ زیاترە. لە تەنیشت زۆربەی دارە سەوزەکان دارێکی وشک و بڕاو دەبیندرێت. ئەو خاکەیەکان لە بۆ سنەوبەر زۆر گونجاوە پێشتری شەر سنەوبەر لێ چاندراوە ئەو سنەوبەرە زۆر مقاومەی گەرمای هەیە مقاومەی سەرمای هەیە ئاوی کەمتر لێ لە دارەکانی تر لۆ ئەو ماهەر بژار لەگەڵ واندیکە بتەوە یەک بەس بە بەڕووبەری سەوزایی و پارکەکان و ئەو پشتێنە سەوزایی لە دامێنی چەی هەیە بە سوڵتانە هێشتا ڕووبەری سەوزایی لە کۆی لە ڕێژەی ستاندارد کەمترە. پلانی ئیداری کۆی ئەوەیە بە چاندنی 3 بۆ 4,000 داری سنەوبەر هەم ڕووبەری سەوزایی زیاد بکەن هەم سیمایەکی سەوز بۆ دارستانی هەیبەت سوڵتان بجێڕنەوە. بەداخەوەهۆی ئەوەی کە چەند ساڵی ڕابردوو لە نتیجەی ئاگرکەوتنەوە و وشکە ساڵی و وارووا بەداخەوە بەڕاستی لە نتیجەی بێمبالاتی هاوڵاتیش کردێت بۆ سەیران و ئەوانە کاریگەریی وای کرد کە دارستانی هەیبەت سوڵتان دارەکانی تێدا کەم بووبەوە. ئەو پرۆسێسمان وەکو ئەوەیە کە دەست پێ کردووە زیاتر ئینشاڵڵا بەنیازین ئیدامی پێ بدەین بۆی سەوزایی لە کۆیە زیاتر بکەین و پارێزگاری لە دارستانی هەیبەت سوڵتان بکەین کە بەرەو لە ناوچوون نەچێت. کەمتەرخەمی گەشتیاران هەندێک جار نابەرپرسیاری بەشێک لە هاوڵاتیان سەرباری هەمووشی کەم ئاوی و وشکە ساڵی دۆخی سەوزایی و دارستان و پاوانەکانی تا ڕادەیەک پەرێشان کردووە. لە ڕێگەی دووبارە سەوزکردنەوەی ئیداری شارەکە دەیەوێت گرنگی بە دۆخی دارستان و پاوان و سەوزایی سنووری قەزای کۆیە بداتەوە. ئاراسەمی کوردستان 24 کۆیە. سروشتە جوانی باسمان کرد بێزگە لە سروشتە جوانەکە ئەمڕۆ کە 11 سپتمبەر با بڵین ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان ئەم ڕۆژەی وەکو هەموو ساڵێک ڕۆژی جیهانی چیاکان دیاری کردو ئەگەر بۆ خەڵکی تەواوی جیهان یەک جار ڕۆژی چیاکان گرنگ بێ بۆ ئێمە کورد 2 جار گرنگە چون هەمیشە چیاکان پاڵپشتی ئێمە بوونە لە هەر شۆڕشێک لە هەر نەهامەتیەک کورد پەنای بۆ چیاکان بردووە تەنیا دۆستی ئێمە بوون و ئێمە پاڵمان بە چیاکانەوە داوە بۆی ئەم ڕۆژە بۆ هەر کەسێک ئەگەر یەک جار ڕۆژی جیهانی بێ بۆ ئێمە 2 جار ڕۆژی جیهانیە و بۆمان گرنگە و چیاکانی کوردستانیش چیایەکن کە ئیدی لە سروشتە جوانەکەیەوە باستان بۆ نەکەم ئەوانەی کە خۆتان بینی و تانەوانیشکە نیان بین و نەچونەتە ناوچە با بڵین ئەو چیابەرزانی کە هەمانە بەزە ناو شارەکان بوونە بەس بەگشتی هەژە لە 115 خەڵکی جیهان لە ناوچە شاخاوەکان دەژین ئێمە ئەو خۆشبەختیمان بەرکەوتو کە ئێمەش خەڵکی ناوچە شاخاویەکانی سۆڤان بێجگەلەوەی کە سروشت زۆر جوانە بە چیاکانەوە نی زۆر جار ئەوترێ ئەو کەسانەی کە لە ناو چیاکانە ژین یاخود ئەو خەڵکە ئەو کۆمەڵە خەڵکی کە لە چیاکانە ژین جیاوازترن بەهێزترن بەرگەی زۆربەی کارە ساتەکانەگرن ئەمە سروشتیە کارێکی سروشتیە بۆیە ئێمەی کورد کە دۆستی چیاکانین و یاخود هاوڕێی چیاکانین و لەم ناوچەیە دروست بووین ئەوە کەسانێکی بەهێزترین مرۆڤگەلێکی باشتر و خۆڕاگرترین
ئەمە هەر کاریگەری سروشتی لەسرە و ئەگەر چیاکان نەبێت ڕۆژانە لەبەر بوومە لەرزە مرۆڤ ناتوانێت لە شوێنێک بژیت چیاکان چەندین سوودی گەورەی هەیە لە ڕاگررتنی ژینگە و ئیکۆ سیستم بەگشتی بۆیە ئەم ڕۆژە گرنگە کە دانراوە ئێمەش گرنگی پێدەین بەڵام با سەرەتا بابەتە ببینین کە بزانین پێکاتی گوی زەوی لە چیاکاندا چەنە و گۆڕانی کەش و هەوا و بڕینەوەی دارستانەکان چ کاریگەریەکی نەرێنی کردوتە سەر سروشتی جوانی چیاکان کەوای کردو بەشێکی زۆری دانیشتوانی دامێنی چیاکان لە ناوچەکانیان بڕۆن زۆرێکیش لەو گیان لە بەرانەی کە لە چیاکانان ئەژین لە ناو بچن بەداخەوە بەهۆی تێکچوونی کەش و هەوا ئەم بابەتە بینین و دواتریش بەورتر قسەی لەسەرەکەین. چیاکان گەوهەری سروشتن جگە لە پێدانی جوانی و نەخشاندنی سروشت چیاکان ڕاگری چینەکانی توێکڵی زەوین و بەبێ بوونیان هیچ خولەکێک لەم سەر زەویە بەبێ بوومە لەرزە تێناپەڕێت. بە گوێرەی راپۆرتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان بەهۆی گۆڕانی کەشوهەوا و بڕینەوەی دارستانەکانەوە خەریکە چیاکان و دانیشتوانی ناوچە شاخاویەکان دەبنە قوربانی بەرزبوونەوەی پلەکانی گەرما و توانەوەی بەستەڵەکەکان. ڕێکخراوەکە ئاشکرای دەکات زیاتر لە 310 ملیۆن کەس لە دانیشتوانی ناوچە شاخاویەکان دەستیان بە خۆراکی پێویستی ڕۆژانە ناگات و لە 184 گیان لە بەرانی ئەو ناوچانە مانەوەیان لە ژیان لە مەترسیدایە کە ئەمە ژوای کردووە زۆرێک لە دانیشتوانی ناوچە شاخاویەکان شوێنەکانیان بەجێ بهێڵن و ژمارەیەکی زۆری گیان لە بەرەکانیش لە ناوچوون. ئەمەش زیانێکی زۆری بە سروشتی چیاکان گەیاندووە. لە سەرژمێریەکی نەتەوە یەکگرتووەکاندا هاتووە کە لە 115 خەڵکی جیهان لە ناوچە شاخاویەکاندا دەژین و بژێوی ژیانیان لە پێکاتەکانی سروشتی چیاکاندایە. کوردستانیش وەکو ناوچەیەکی شاخاوی کە بەشێکی بەرچاوی خاکەکەی شاخ و چیایە بۆیە زۆرێک لە دانیشتوانەکەی لە دێرزەمانەوە دانیشتووی ناوچە شاخاویەکان بوون. مێژووی خەبات و بەرخودانی کورد ڕاستەوخۆ پەیوەستە بە چیاکانەوە و چیاکان هۆکارێک بوون بۆ بەردەوامی ئەو خەبات و تێکۆشانە. هەر بۆیە لە کوردەواریدا دەڵێن تەنها چیاکان دۆست و پاڵپشتی ڕاستەقینەی کوردن. لە راپۆرتێکی نەتەوە یەکگرتووەکاندا هاتووە سەرچاوی بەشێکی زۆری خۆراکی مرۆڤ لە چیاکاندایە و پاراستنی سروشتی چیاکان بە ئەرکێکی گرنگی مرۆڤ دەزانێت. بۆیە نەتەوە یەکگرتووەکان ڕۆژێکی تایبەتی لە ساڵدا وەکو ڕۆژی جیهانی چیاکان دیاری کردووە. ئەهدێنە سەرەوەی کە گرنگی بە بابەتی پشتێنەی سەوزایی وەک باسمان کرد تەوەری سەرەکیمانە بێت و گرنگی پێدەین و باسی لەسەرەکەین پێویستە کەسێکی شارەزا لەو بوارەوە لەگەڵمان بێت بزانین پشتێنەی سەوزایی لە هەولێر لە هەرێمی کوردستان بە چ شێوەیەکە و چی دەکرێت بۆ ئەوەی کە ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان زیاد بکرێت. ئەمانەش هەمووی لەگەڵ ڕائید فواد ئەحمەد زراری بەڕێوەبەری گشتی ڕاگەاندنی پۆلیسی ژینگە و دارستانی هەرێم ئەم بەیانە گفتوگۆی لەسەرەکەین. بەیانی باش بەخێر هاتی. ڕائید فواد بەخێر هاتی بەیانی باش ڕۆژێکی باش بۆ تۆ. گرنگی ئەم ڕۆژە لە جیهاندا لەو چالاکیانەیە ئەخۆی بینێتەوە کە ئەنجامەدرێت. لە هەرێمی کوردستان چیەکرێت؟ ئەبینین لێرە و لەوێ بۆ بوژانەوەی ئەو دارستان و ناوچانەی کە ڕووتاونەتەوە بەڕاستی بیڵین کە دامانراون لە ژینگە لە سروشتەکەی خۆی جا لە ئاژەڵ بەیان لە درەختەکان بێ چەندین چالاکیە کرێ چەندین هەڵمەتی نەمام چاندنە کرێ. ئەمە بەسە یاخود چیتر بکرێت لەم ڕۆژەیە؟ خۆی ڕۆژی ژینگە یاخود ڕۆژی پاراستنی چیاکان یاخود هەر ناوێک ڕۆژێک نییە، هەموو ڕۆژێک ڕۆژی پاراستنی ژینگەیە. پێویستە ئێمە بچووچکەین و لە ڕۆژێک و لە کاتێک و لە تایمێکی بچووک نا. پاراستنی دارستانەکان و ژینگە لەسەر خەڵکە سەر هەمومان پێویستە، لەسەر تاک پێویستە، لەسەر ئەوە نیە برێن تەنها ڕۆژێکە یاخود وشیاری پێش هەموو شتێکە. بڵاوکردنەوەی وشیاری ئەبێت هۆی پاراستنی دارستان و بەهێزکردنی بایۆدایڤرسیتی لەو ناوچانە. ئێستا ئێمە وەکو بەڕێوەبەری پۆلیس دارستان زیاتر کارمان لەسەر وەشیارکردنەوەی خەڵکە، زیاتر وەرکشۆ بۆ خەڵک لەگەڵ خەڵک قساکەین فەیس تو فەیس لەگەڵ ڕێکخراوەکان لەوکەر ئەو میدیاکارانەی کە دەوریان هەیە لە ژینگە و پاراستنی ژینگە ئیتر لەگەر هەموو کەناڵەکانی ڕاگەیاندنی بیندرا و بیسترا و نووسرا و قساکەین لەسەر ژینگە وشیاری بڵاوکەن کە وشیاری بڵاو بۆ ئۆتۆماتیکیان
ئەبێتە هۆی پاراستنی ژینگەکەت باشترە پارێزە لەوەی کەوا لەوای پۆلیسی عدد زیاد کەم نا خەڵکی ڕۆشنبیر زیاد دەکەم وشیارەکەی زیادەکە وشیارەکە زیاد تۆماتیکیان هەموو خەڵکەکە بێتە پارێزەری ئەو ناوچەی و دارستانانە کێ تێدا ئەژێ باش ئەوەی کە گرنگە بزانین ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان یان با بڵێن لە دەوروبەری ئەوەی کە پێیوەستە بە ئێوە داتا لە لای ئێوە هەیە چەنە لەگەڵ ئەو هۆشیاری کە بڵاوی ئەکەنەوە هەوڵی وشارکردنەوەی خەڵک ئەدەن ڕێژەی سەوزاییە بینن زیاترەکات یان کەمترەکات خۆی ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان بە پێ و داتایەکە لە وەزارەتی کشتتوکاڵ وەرگیراوەی مەلەوان وەرەگرین زیاتر چکاوان سای سێرڤی لەسەر هەرێمی کوردستانەکان و دار و زۆری دارەکان ئەویش ئەگەڕێت و تقریبان 8 ساڵ پێش ئێستا داتایان کردووە هیچ شابتەمەعدە دهۆک نەبی لە ستاندەردە با باقی شارەکانی هەرێمی کوردستان هەمویان لە خوار ستاندەرد بۆ نمونە هەولێر 10.7 سلێمانی 10.11 ستاندەرد چەنە ستاندەرد نابێت لە 25 کەمتر بێ دهۆک 27 کارێم 20 یاخود با خەڵک ناوچەیەکی تایبەت وەرنەگرێت بۆ نمونە کارێم هەولێر هەر لە حاجی ومەرانەتە مەخمورەگرێ کە خراپترین و کەمترین ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان مەخمورە باشترین ڕێزەی سەوزایی لە ئامێدیێت 57% سەوزاییە کامە ئاڵێن باسی پارێزگا ئەکەین کەواتە بە زۆرترین هەر لە حاجی ومەرانەگری هەتاوەکو دێتە مەخمور ئەو هەموو هەولێر وەرەگیرێ وەکو من هەولێر دەیە 10.7 سلێمانی 10.11 هەلەبجە 11.3 شتێکی وایە دهۆک 23 ینی بە خۆشحاڵیەوە توانین بڵێن ناوچێک ستاندەر زیاترە یەک ناوچەی نەگەشتە ستاندەر ئەوە پێش ئێستا بوو ئێستا ئایا سای سێرڤی بکەین ئەو ڕقەمە ماوە لەبەر بە تاکید کەمتر بووە ئەویش کۆمەڵێک کۆکاڵی یەکەمیان خۆی بە پێی ئەوەی داتای کە دیسان لە وەزارەتی وەرماگرتووە ئەڵێ لە 50 ساڵی ڕابردوو 150 دارستانەکانی کوردستان نەناوچووە هۆکار لە ناوچوونەکان چین زیاتر شەڕە چونکە لە ناوچە سنووری دارستانەکان بە بەردەوام شەڕە هەوکاری کەمبوونەوە دەسەڵاتی حکوومەتیشدا نییە لە ناوچە شاخاویەکان بە بەردەوام شەڕە نزیکەیت بۆ 100 ساڵ ئەوە شەڕ لەو ناوچە شاخ بە بەردەوام ئەو دارستانان ئەستێن و ئەبردرێت ئێستاش لە هزار شەڕ بەردەوام پلان چییە بۆ ئەوەی کە بێگومان شەڕ ماڵوێرانیە بۆ تەواوی ئەو وڵاتە بە هەموو بوونەوەرەکان کە تیاژین لە مرۆڤ تا بوونەوەرەکان و دار و درەختەکان پلان چییە بۆ ئەوەی کە بتوانێت هیچ نەبێت کە ڕێگری ناکرێت لەوەی کە دارستانەکان بۆ شێ بسووتێنێت لە بری ئەوە چۆنڵێت دار بچێنرێتەوە لە بری سەوزکردمانێ لە بری دارستانمانێ ئێستا ساڵانە هەڵمەتێکی یەکجار زۆر سەوزکردن هەیە بەستە من هەر کاتم جاڕام ساندن ئیدارەکردن پێش ساندنە 1000 دار بە ئیدارە بچێنێ باشترە 2000 دار و 5000 دار و 100,000 داری بە ئیدارەکەیدا دەبێ ئێمە لە سەرەتادا پرۆگرام ئەستەن الحەمدولله حکومەت هەرێم لەو کابینێ دەستی پێکردەوە بە ئیدارە ئیشەکە ساڵانە 2 میلیۆن و 3 میلیۆن نەمان بڕیارە درێ ئەگەر وا بە کوردستان ئێستا ئەمازۆن بوو لە ڕووی سەوزایی هەموو ساڵی 1 میلیۆن دارە کوا نەتیجەکە کەمتر بوو زیاتر نەبوو کەواتە ئەتوو دەبی بگەڕەوە سەر پلانت دەبی هەبێت چ بکەی خوتوەکانت چ بێ کۆمەڵێک دارستان دروستکەی بۆ شێوازی پاراستنەوە لە هەمووی گرنگتر وشیاری لای خەڵک دروستکەی کاکە هەر کەسێک هەر تاکێک ئەو دارستان و ژینگەی هەمومانە هی من نییە بەتەنا پۆلیسی ژینگەی ئیشم نەخێر پۆلیسی ژینگە چاودێرە دەگەر هاوکارتە دێتە ناو دارستانەکان هاوکارتەبی لەوێ خوانەکە حادسەکەوی خێراتر ئەگابێت ئەوە ناکرێت من هەر دارێک و پۆلیسێکی بۆدانم هەر دارێک پۆلیسێکی بۆدانم ئەگە وشیایی لەگەردانە بۆ هەرە بردرێ هەرە سوێندرێ بەس ئەگەر وشیایی لەگەردا باوەڕ بکە پێویستی بە پۆلیسی ناگەم و خەڵکا بێ بە پۆلیس و بە چاودێر لەسەر دارستان و ژینگە و پاوان و حیوانات بەڕچوە کۆمەڵێک حیوانات بەڕیش من هەر مشکلەمانەیە بەسە کوشتن هەیە ڕاو هەیە ڕاوی هەرەمەکی هەیە هەر دەمەوهاوینی لێت کە وەرزەکە گۆڕە یەکسەر ئیتر ئەبیستینە بێ خۆمان حازرکەین بۆی کە چیاک سووتە ئەوەندە دۆنم زەوی گڕیگر ئەمە بۆچی دروستە ئەگەڕێتەوەنی جگە لە ناهۆشیاری هاوڵاتی چیترەوەکات کە هەموو ساڵێک نیوەی دارستانەکانمان لە دەستبین بەوەی سووتانەوە خۆی بێت بۆ دیوتم وشارێکەیە خەڵکەکە وشار نییە لە چۆنێتی تەعاملکردن لەگەڵ ئاگر کابرات دەغڵێکیە باخێکی هەیە ئەچێ کۆمەڵێک پوش و باوەڕێستێن و کۆنتترۆلەکەم کەچی ئاگرەکە کاتۆ لە دەستی دەرەت چونکە وشیاری نییە نازانی شێواز بۆ نازانی کاتەکەی شوێنەکەی بەبێ ئاگادارکردنەوەی خۆی مەفروزە ئەوەی کە ئەو شوێنە ئیشەکەی تێکە کۆمەڵێک دەستگا هەیە لەو ناوچەی پۆلیسی دارستان هەیە بەرگری شارستانی هەیە فەرمانگەی کوشتتوکاڵەیە دەستەی ژینگەیە ئەمانە ئاگادارکە و لە هەر ئیشێکی کەژدە ناو دارستان و ژینگاکەمانە بە هەمانجی ئەمانە هاوکارتە بن لەوێ هەم بۆ ئیشەکەیت و هەم بۆ ئێمە هەم وا ناکەین کە ئاگرەکە کۆن لە دەست دەرسێت چکات و شەوانە حەقبی
چاکردن بێ ڕێخستنی باخەکەی خۆی باش هیچ ئامارێکتان لایە چەندێک دارستان سوتاوە چەند ساڵانە تقریبان بڕین و سوکە بڕینمان زیاتر لە سوستانەما بڕینمان زیاتر لە سوستان بڕینیش کەی دەست پێکە ئێستا کە لە تقریبان لە مانجی دەوە بڕین دەست پێکە ئێمە ئێستا ساڵانە پلان لە مانجی دەست پێکەین لە سەردەسەر هێرمی کوردستان مەفاریزمان زیاد دەکەین زیاتر کۆنتاکتمانەبی لەگەر مختاری گوندەکان و ئەنجومەنی گوندەکان و لەگەڵیان دانیشین پێش یارمەتەکە پێیان دەڵێن کۆنتاکت و ئینفۆمانەبی تەلەفۆنیانەبی لەگەرمان دێن دانیشن ئەو مەشاکلە زیاتر بڕینمان زیاتر لە سوستانێمە بڕینەکەش چێ ئەکە زیاتر ئەو کەسانە ئەکەن کە بازرگانن خەڵکی ناوچەکە باوەڕ خەڵکی ناخەڵکی یاسایی تەمەشە داربڕین خەڵکی ناوچە شاخاوەکان نایبڕێ بە دارستانی خۆی داری خۆی ملکی خۆی زانی حەقی خۆشتی ملکی خۆ دوو جاری استفادە لێکە یەکەمیان وەکو گەرم خۆ گەرمکردنەوە لە قوپۆپە وشکەکان بڕێ دووەمیان وەکو لە وەڕاندنی حیواناتەکان لەسەر ئەژیدن تاوا حەقی خۆتی وەکو دارن کێ ئەچیان بڕێ ئەمن تاجیرێک دێ لە هەولێر بازرگانی بە دارەکە یا سلێمانی بازرگانێک دێ بازرگانی دار بڕە ئەمە ئەچێ دارەکە لە ژێر عەرزە بڕێ باش ئەمانە چ ڕێکارێکی یاساییان بەرامبەر چۆن سزا ئەدرێن ئەوانەی کە سزادراون بە بڕەپارەیەک دواتر ئازاد دەکرێن ئەبێ سزایەک بێت کە خۆی ئێمە ئەم ساڵ بەس لەم سەر 1970 تاوانی سەرپێچی سەرژینگەیمان هەبووە بۆ نۆمانجی یەکەم 1970 کەیسمان هەبووە لە بڕینی دارە پیر لێدانە سیاسکردنە داربڕینە ڕاوە ڕاوی ماسیە ئەوانەمان هەموو هەبووە 1970 کەیسمان هەیە و بەردەوامیشە ئێستا لەوان نزیک بوو بتە هەزاریش ساڵانە نزیک 1500 2000 کەیسمان 1500 کەیس چونکە بە پێتن لە مانجی دەبەسەرەوە کەیسەکان زیادە بن بڕینی دار زۆر دەست پێکە ڕاو ئەخۆ کارەکە ئەم ساڵ و سار و سەرما بۆ نێ خۆ نەوت تەوزێکرا ئەوەی زاری دومیش وا دەست پێکرد ناوچە شاخاویەکان بە تۆڵم خەڵکی ناوچە شاخاویەکان وشیارە لە ڕووی چکە ژینگەکەی بێ خۆێزان تۆ ئێستا لە گوندەکەی خۆت من لە گوندەکەی خۆم کۆمەڵێک دار بوویتە سمبۆلی گوند نایبڕێ زۆربەی ناوچەکانی کوردستان خەڵک وەکو دارستان هەروەکو ناوچەیەکی گەشتیاریش سمبۆلی وەرەگریتن کابرا وەکو بژێوی ژیانی ڕۆژانە با بینە سەر باسی ژینگەی ناو دارستانەکان ژینگەی ناو دارستانەکان بۆ کۆمەڵێک ئاژەڵی کێوی کە لەوێ سەکەمە لەمە بەر ئاماژت بۆدا ئێمە ڕاوی نایاسایشمانێ هەرچەند لە هەرێمی کوردستان ناوچەی پارێزراومان هەیە بەڵام هەموو ناوچەکان پارێزراو نین لە هەندێک ناوچە پارێزراوە بەشەکەی دیکە خەڵک ڕاو ئەکات ئەو ئاژەڵی کێویانەی کە ئەو ئیکۆسیستمە ڕائەگرن ئەو جوانیادەن بە سروشتی کوردستان لەلایەن وەک خۆت باست کرد بازرگاندارە بڕێتەوە کۆمەڵی کەسی شەیە ڕاوچین بۆ فرۆشتنی گۆشتی جۆراوجۆر یان هەر بۆ چێژ و هاوەسی خۆیان و خۆشی خۆیان ئەو کارە ئێمە کەگە باسی ڕاوەکەن بە شێوەیەکی گشتی تێکدانی ئیکۆسیستەم ڕاوکردنی هەر گیانەوە بەتم و دەگەر هەتاوەکو بەرنامەکەی عالمی پێری سایتس ئەگەر هاتو سایتس لێرە هەبوو توانیمان سای سێروێ هەموو شتەکانی کوردستان بکەین ئەو کە زۆر ئاسانە بی ڕاویش کاتی ڕاوچکە ڕاوکردن لە هەموو دنیا هەیە من لەوانەیە سەبرین پۆلیسی دارستان چۆن نەموشە کاکە هەیە بەس بە یاسایە کاتی شوێنیە وەختیە یەک جۆر ڕاوە بە شێواز ڕاوەکە و حەقی ڕاوەکەش دەی بدەیت حەقی ڕاوەکەی کاتی ڕاوەکەی ساڵانە دەی بدەیت یەک جۆرە ئەو کاتە من نەزانم ئەو ئاژەڵانە کە لە ناوچوونیان لەسرە هێڵی سوورن بەخۆ بە سێ هێڵ تەوزیعەکە سووریان هەیە پەمەیان هەیە سەوزیان هەیە سەوزەکان لۆ هەیە ڕاوەکەی ڕاوەکەش دیاری کردیە کاتی ڕاو کەیە کەی کاتی جوودبوونە کاتی هێلکەیە کاتی بێچووە ئەوانە مەمنوع ڕاو لە کاتێک بۆ دیارەکە مەوسمی ساڵی دوو مانگ بۆ تێ ڕاوکەی لەو دوو مانگەش یەک جۆر ڕاوەکەی تەمەشا من ئێستا تۆ هاتی داوە ئیجازەی ڕاوەکەی کاکەم ڕاوی سوێسکاکەم نای بچی کەویش بکەی بە سوێسکەت بۆ تێ بکەیتەوە بۆ سوێسکەش یەک سوێسکە بگری نەک بچی بە قڕیکەی یەک جۆرە و بناوی بچی بە تاپڕیش و بە ناویان کەوی بەو ڕاوێکی ئەمە بۆ دانم بەکە ڕێوەیەکی قانونی و عالەمی هەیە سیستەمات هەیە لە عالەمی بەو نیزامان دەیبڕن تاکە ڕاوە لە کوردستان کامە شانازی بێبگەن کە بە نیزامە ڕۆڕێکراوە بەس ڕای ماسیە ئەویش ساڵانە وەر کۆمەڵە گرفتمان هەیە کۆمەڵێک پۆلیس لێ یادرێ کۆمەڵی خەڵکی بەس ئەلحەمدوللا وەکو ئەم لەو کابینێ بەڕاستی سەپۆرتێکی یەکجار زۆر باشە ژینگاکرێت لە دابینکردنی ئەشیا مەکاین و پشتگیری زیاتری ژینگە و احتیمام زیاتر بە ژینگە درا ئێستا ڕۆژ بە ڕۆژ تەمەشاکەین لە وەزارەتی ناوخۆ زۆر سپاس وەزیری ناوخۆشەکەن کە زۆر سەپۆرتە معدەل دامی ژینگاکە لەسەر هەیە لە هەر مشکلێکی ژینگەیمان هەبێ هاوکارە حکوومەت هەر هەم وایە ئێستا کە وەبزانم بەڕێوەبەرایەتی کەس نوێژ دروستکرا بە ناوی خۆ گونجاندن لەگەر
کەش و هەوا گۆڕانی کەش و هەوا لە جومانی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەوانە هەموو واکەکەوا ژینگە ئی هەمومانە ژینگەی هەرێمی کوردستان لە خەتەریەتدا پێویستە هەمومان ببین بە یەک تیم بیپارێزین چ بکەن پلانەکان چ بی چۆن بیپارێزین هەر یەکە و بە پێی توانای خۆی ڕاگەیاندکار لە وشیاری بڵاوکات من بیپارێزم وەزارەت کشت و کاڵبێ دار بچێنێ وەزارەتی ئاوادانکردنەوە بێ شوێنن بۆ ئەتر هەر یەکە و بە پێی شوێنەکەمەکان وەزارەت دەستەی ژینگە بێ ڕێنمایی و نیزامی عالەمیەکانم پێڕێ بەو نیزامانە ئیشەکرێ ئێتر هەمومان ببین بە یەک تیم چونکە ژینگە ئی هەمومانەی تاکێک نییە بە تەنایی پۆلیسی دارستان بێ وەڵا بەس پۆلیسی دارستان ڕۆژ دارەکەی ببڕم هاتمەوە نەیبڕێ ناخۆت ببە بە پۆلیس خۆت ببە بە چاودێری دارستان دروستە هەر کەسێ هەست بە و بەرپرسیارەتیە بکات وەکو چۆن پارێزگاری لە سیەکانی خۆی ئەکات بۆ هەناسەدان مەترسی ناخاتە سەر سیەکانی خۆی تووشی نەخۆشی ناکات بە هەمان شەوە بیرکردنەوەش بیر بکاتەوە کە ئەمە سیەکانی هەرمی کوردستانە دڵنیام ئەو هۆشیاریە زۆر زیاترە بێت کە هەستی بەرپرسیارەتیمان لەلا دروست هیوایان کە هەریەک لە ئێمە هەریەک لە تاکێکی ئەم کۆمەلگایە وەکو بەڕێستان پارێزەری ژینگەی کوردستان بن و پۆلیسی دارستانەکانی کوردستان بن سوپاس بۆیەوە هەڵبەت بابەتەکە هەڵەگرێت کە زۆر قسەی زیاتری لەسەر بکەین و گرنگی زیاتری پێبین بەڵام گرنگەوەیە کە کارەکان چۆنەکرێ و بەردەوام بین لە پەیڕەوکردنیە و بەرپرسیارەتی کە لە سەرمانە سوپاس بۆ بەڕێستان ڕایتفات کە لەگەڵمان بوو سپاس دەکەین زۆر سپاس. ئێساش کاتی ئەوەیە کە بچینە سەر بڕگەی لەگەڵ ئەحمەدی خانی لەلایەن جاندۆست نووسەر و لێکۆڵەری ئەدەبی کە ڕۆژانە بۆ ئێوە پێشکەشەکرێت. بینەر و گوهدارên هێژا ڕۆژ باش جارێکە دین ئەم لەگەڵ خانینە دە ئەکرانین کوردستان 24 دا وەک دەمین بەرێ ئیرۆ ئەم مژارەخوا بەردەوام دکن مژارە مە بەحسا پێشگوتنان بێژن نەتەوەی مەموزینێ دکن مەشرۆڤە دکرد ئەحمەدی خانی چ دخواست چ خواستیە بە ئەشکرایی بێ گومان لەسەر هەبن فکرین وی دیارن مە بەحسکردنها ئەمێ vê xelekê de û mumkin e xelekê li pêşiya me de jî berdewam bikin. Berdewamiya wan malikê ku me xwendî ew malika dawî ku cara berê me xwend çi bû belê me got galib nedibû li ser me ev Rûm nedibûne xerabeê di destbûm محكوم عليه وصعاليك مغلوب مطيع الترك تاجيك اگر سرخوابونا مهبا اگر پادشاهکی مهبا پادشاه هبا هر حال ارتشاوی جوی هبا و هیزکوی خرد هبا اگر وصابا امن نكتبانا بن دست ترك و فارسا أحمدی خانی وصاد بیجا غالب ندبو لسرما اف روم اف ترک غالب ندبو لسرما ندبو دست هلات داری من ندبو سر دست ما ندبو نخرابه دی دست بوم کنده امی نبانا ولات ما کردستان ما وی نبا ولات کی کافلی ویرانی کو کند لید خوینن محكوم عليه وصعاليك أمي وصا نبونا قد بندستان دبانا صعاليك أو كسن ساوي كان لزكاكا دقرن يعني لتشولان ريبريه دكن جوتنا عربي صعلوك هاتي صعلوك كوما صعاليك أو كسن برادين أو كسن كوجيانا وكأشقيا دجين أمي وصا نمانا نبندست ونص عليك لسري تشيا ولفلان وبيفان لسر دفي الريابانا محكوم عليه وصعاليك مغلوب مطيع ترك تاجيك أمي ند بندست ترك تاجيك ما بستوي فارسة ولا تي إيرانية أمي بندست واندا نمانا أجر أو بادشاه ما هبا أما جأزل خدي وصاكر ليش روج ده خدي أف قدر ما داني بو أف روم عجم لسر مراكر جأزل ده خدي قوتبو وكرد ببن بندستي رومو عجمان دفرت خوازم نقطة جل جرين ببيجم واز باورم أمي في خلق أخوة بوي نقطة درباس بكن أحمدی خانی وقت پیش گوتنین برای دمدید پیش گوتنا دینی ده، أولي ده، آینی ده
باوەرمەندێ بجەبریەتێ بوو جەبریەت چییە کو دەبێژە ئینسان مەجبورێ کارێ خۆیە نکارش دەربە ئیرادای خودی هیچ تشتێکی بکە نکارە گوهرینان چێکە خودێ گوتیە وسا وسا بکە حتا بمرە ji bo wê jî medîd çawa Ehmedê Xanî dibêje bila insan nekevin dojehê ji ber ku ya Xwedê ya Rebbî ya İlahî te ew guneh li ser wan ferz kir te got bila gunehan bikin te wa kir wekû medîd hûn dikarin xelekê berê vegerin lê di vir de dîsa dibêje dibê Kurd ji ezel de Xwedê li ser wan nivîsiye ku wê bin dest bin lê Ehmedê Xanî teslîm nabe ji vê qederê re ji Kurdan re dibêje rabin em ên ha bibînin di malikên bê de dibêje rabin vê qedera xwe biguherin vê bindestiyê bidin alî azadiya xwe bi zorê bi şûr bidestxînin bi devê tifingê demek qeder jî dikare bêguhertin gava îradeya millet hebe di vir de em karin du îradeyan ji hev cuda bikin îradeya takekesî a mirov wek takekes ew îradeya Xwedê çi li ser wî ferz kiriye wê wisa bimîne û îradeya komelgayê a civakî a milletekî ew millet gava ku îradeya xwe bixwaze biguhere wê bikaribe Ehmedê Xanî vê dibêje ev felsefeyeke gelekî kûr û xurt e li ba Ehmedê Xanî take kes nikare millet dikarin civak dikare xwe biguhere rewşa xwe biguhere Emma ji ezel Xwedê wisa kir ev Rom û Ecem li ser mera kir tebعiyetê wan eger çî are ew arî li xelqê namîdar e tebعiyetê wan peyrewiya wan bindestiya wan yanî em bi wan vebin em dûvê wan bin em bindestê wan bin koleyê wan bin tabiعê wan bin tebعiyetê wan are şermeke mezin e lê ew şerm ji kê re ye li xelqê namîdar e ji mîrekan re ye mîrekê Kurdan ê ku hinek hêz di dest wan de heye ew şermezarin ku bi Kurd bin dest dimînin ew dikarin guherînê çêkin û nakin wên ha bibêje vê jî şirove bike tebعiyetê wan eger çi are ew ar li xelqê namîdar e namûs e li hakim û emîran tawan çi ye şair û feqîran demek hakim û emîr ew dikarin guherînê çêkin hakim û emîrên Kurdan dest hilatdarên Kurdan tevî ku ne sedî sed serbixwe bin jî ew dikarin guherînê çêkin serokê eşîrekê be serokê hikûmeteke herîmî be serokê em bêjin mîrnişîniyekê be beyek be axayek be evana dikarin guherînan çêkin lê şair û feqîr wê çi bikin ew serxwe dibêje em şairêkin em feqîrin em tenê dikarin biaxivin binivîsin ji dest me nayê desthilat û hêz di destê hakim û emîran de ye em ê van fikiran û fikrên din jî di xeleka bê de şirove bikin bimînin bi me re bimînin li gel Xanî heta xelekeke din hûn her hebin لە ڕێوڕسمێکدا لە ئۆسلۆی پایتەختی نەروێژ خەڵاتی نۆبڵ یاشتی بۆ ساڵی 2023 پێشکەش بە کوڕ و کچی براوەی خەڵاتەکە کرا. نێرگس محەممەدی چالاکی مافی مرۆڤی ئێران و براوەی خەڵاتی نۆبڵی ئاشتی لە بەندیخانەی نیڤینی تاران زیندانیە. هەر بۆیە کوڕ و کچەکەی بە نوێنەرایەتی دایکیان خەڵاتەکەیان وەرگرت. و پەیامی نێرگسی محەممەدیان بە ئامادەبووان یاخود بۆ ئامادەبووان خوێنجەوە. Women, life, freedom. زن، زندگی، آزادی. خەڵاتی نۆبلی ئاشتی بۆ ساڵی 2023 بەبێ ئامادەبوونی براوەی خەڵاتەکە پێشکەشی مناڵەکانی کرا. ڕێوڕسمەکەی ئەمساڵ لە ئۆسلۆ بە ئامادەبوونی پاشا و شاژنی نەرویج شازادەی جێنشین و هاوسەرەکەی و دەیان کەسایەتی ئێرانی و جیهانی و براوەکانی پێشووی خەڵاتی نۆبلی ئاشتی پێشکەش کرا. کورسیەکەی نێرگز محەممەدی لە ڕێوڕسمەکەدا بەتاڵ بوو. ئەو لە ئێران زیندانیە و هەر بۆیە و کوڕ و کچە جمکەکەی بە نوێنەرایەتی دایکیان خەڵاتەکەیان وەرگرت و پەیامی دایکیان پێشکەشی ئامادەبووان کرد. زن، زندگی، آزادی. ژن ژیان ئازادی
خۆزگە دایکم لێرە بووە بۆ ئەوەی خۆی خەڵاتەکە وەربگرێت. من و علی لە جێی دایکم دەقی پەیامەکەی دەخوێنینەوە. به جای مادرم متن سخنرانی را میخونیم. لە پەیامەکەی نێرگز محەممەدیدا ئاماژە بە دۆخی ڕۆژنامەنووسانی زیندانی لە ئێران کرابوو ڕۆڵی ڕاگەیاندنەکانی جیهان لە گەیاندنی دەنگی خەڵکی ئێران و چالەکانی مافی مرۆڤ بە گوێی جیهان جەختی لێکرابەوە. Pour la paix, la liberté et la démocratie. ڕاگەیاندنی نێودەوڵەتیەکان ڕۆڵێکی زۆر گرنگ و کاریگەریان لە گەیاندنی دەنگی خەڵکی ناڕازی ئێران و بەرگریکارانی مافی مرۆڤ بە گوێی جیهاندا هەبووە. کۆمەڵگەی ئێران پێویستی بە پشتیوانی جیهانی هەیە و ئێوە ڕاگەیاندنکاران گەورەترین و سەرەکیترین پشتیوانی ئێمەن لەم خەباتە دژوارە لە بەرامبەر سیستمی وێرانکاری کۆماری ئیسلامی ئێراندا. بەرامبەر بە هەموو ئەو کارانەی بۆ ئێمەتان کردووە سوپاستان دەکەین. Malgré une répression impitoyable. لە بەشێکی دیکە لە پەیامەکەدا کە لەلایەن کوڕی نێرگز محەممەدیەوە خوێندرایەوە براوەی ئەم ساڵی خەڵاتی نۆبلی ئاشتی باسی لە دۆخی خراپی مافی مرۆڤ لە ئێران و کاریگەری سیاسەتەکانی کۆماری ئیسلامی لەسەر ئابووری ئەم وڵاتە و تێکچوونی باری گوزەرانی خەڵکی وڵاتەکە کردبوو. خەڵاتی نۆبلی ئاشتی لە کاتێکدا درایە مناڵەکانی نێرگز محەممەدی کە ناوبراو ڕۆژێک پێشتر لە ناو بەندیخانەی ئێڤینی تارانەوە ڕایگەیاندبوو بۆ پشتیوانی لە دووژنی پەیڕەوی ئاینی بەهایی کە لە زیندانمانیان لە خواردنگرتووە هاوکات لەگەڵ ڕێوڕسمی وەرگرتنی خەڵاتەکە ئەویش بۆ ماوەیەکی نادیار مان لە خواردن دەگرێت. کامیل بۆکانی، کوردستان 24. خانمانی شاری کیسۆمۆی وڵاتی کینیا بە ڕیسایکلینکردنی قژە دەستکردەکان هەلی کار ئەم بۆ خۆیان دەرەخسن هەم بۆ کۆمەڵە خەڵکی دیکە. جاژمارەی بەکارهێنەرانی قژی دەستکرد لە کینیا زۆریشن هاژە. ئەو قژانەی لە مادەی پلاستیکی دروستەکرێن دوای چەند مانگێک لە بەکارهێنانەوەیان فرەیە درێن، یعنی ناتوانرێ بەردەوام چەند ساڵێک چونکە ناژی. ژنانی کینیا بۆ خاوێن ڕاگررتنی ژینگە و ڕەخساندنی هەلی کار بۆ ئافرەتەکانی دیکەی شارەکەشیان دەستیان کردووە بە ڕیسایکلینکردنی قژە دەستکردەکان. با ببینین بزانین چۆن ئەو قژە ڕیسایکلەکەن. لەم ئارایشتگەی شاری کسیمۆ لە کینیا کچان و ئافرەتان بۆ خۆڕازانەوە قژی دەستکردی درێژ بە شێوازی کەزی لە قژی خۆیان دەئاڵێنن بە شێوەیەک هاوشێوەی گوریس درێژ و ئاڵۆزە. قژەکە مادەی پلاستیکی تێدایە و بۆ ماوەی 4 بۆ 6 مانگ دەمێنێتەوە پێشەوەی بگۆڕدرێت. ئێستا ئافرەتان و کچان لە پێناو پاراستنی ژینگە قژە دەستکردە بەکارهاتوەکان فڕێنادەن و دوای کۆتایی هاتنی وادەی بەکارهێنانی قژە بەکارهاتوەکان ڕیسایکلین دەکەن. ئافرەتان بە شێوەی کارکردنی گروپ فەرش و پارچەپەڕۆی جیاوازیان لێ دروست دەکەن. هەر ئافرەتێکی گروپەکە دەتوانێت لە هەفتەیەکدا نزیکەی 10 فەرش و پارچەپەڕۆ دروست بکات کە نرخی فەرشە بچووکەکان بە نزیکەی $3 و گەورەکانیش دەگاتە $16. سارا ئەدیرۆ کێکێکە لە ئەندامانی تیمی ڕسایکلینەکە دەڵێت قژەکان جوانن کاتێک لەسەری ئافرەتان دەبینرێن بەڵام کاتێک دەریان دەهێنیت زۆر ناشرین دەردەکەویت. پارچە قژەکان جوانن کاتێک لەسەر ئافرەتەکاندا دەبینرێن بەڵام کاتێک لەسرت لایەن دەبێت زۆر ناشرین دەردەکەوێت. بۆیە بڕیارماندا ڕیسایکلین بکەین و بەکاری بهێنین بۆ ڕێگریکردن لە پیسکردنی ژینگە. ئێمە پێداویستی ڕۆژانەیان لێ دروست دەکەین و بژێوی ژیانمان بەم ئیشە پەیدا دەکەین. نیتۆن ئۆنیۆش کا پسپۆڕێکی ژینگەیە دەڵێت پرۆژەکە سوودی زۆری هەیە چونکە پێشتر گرنگی بەوە نەدەدرا کە ئەم قژە دەستکردانە ماوەیەکی زۆر لە ژینگەدا دەمێننەوە و زیانێکی زۆریان بۆ ژینگە هەیە. دەبێت ئەوە بزانین ئەم قژانە کاتێک فڕێ دەدرێن ماوەیەکی زۆری پێویستە بۆ شیبوونەوەی لە ژینگەدا. ئەم مادە پلاستیکیانە سەرچاوی سەرەکی نەخۆشیەکانی شێرپەنجەن. بەداخەوە پێشتر گرنگی بەم بابەتە نەدەدرا بەڵام دڵخۆشین کە ئێستا ئەم ڕیسایکلینە دەستی بەکار کردووە و ژینگە دەپارێزێت. پرۆژەی ڕیسایکلینەکە بەجارێک دوو ئامانجی پێکاوە: ڕێگریکردن لە پێیسبوونی ژینگە و ڕەخساندنی هەلیکار بۆ ئافرەتانی شارەکە. ئافرەتانی کینیا بە بەردەوامی قژی دەستکرد بەکاردەهێنن بۆیە ئەم پرۆژەیە بۆتە سەرچاوی بژێوی زۆر کەس و پێدەچێت ئەو کەسانە هەمیشە هیوای مانەوەی ئەو شێوازەی قژی دەستکرد بکەن.
ئەمانە بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی بەیانی 24 بوون هیوادارین کە پرۆگرام بەدڵی ئەوە ببێت. ڕێگاکانی پاراستنی ژینگە زۆرن ئەتوانین خۆمانی لێ نانین لە دەستپێکی ڕۆژەکەمانەوە هەتا تەواوە بێت ئەتوانین پارێزگاری لەم ژینگەیە بکەین بە هەر هەڵسوکەوتێکمان پێیکەین ئەگەر پارێزگاریشی لە ناکەین خۆ هیچ ناتوانین زیانی پێنەگەینین. ئەمە ئامانجی ئەمڕۆی پرۆگرامی بەیانی 24 بوو. سپاس کە بینەر و بیسەر بوون.